بەڵێ بۆ گفتوگۆی زیاتر لەسەر حکوومەتی نوێی عێراق و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و ئاستەنگەکانی بەردەم سوودانی کە بزانین ئاخۆ چی دەبێ و چۆن دەتوانێت ئەو ئاڵنگاریانە تێپەڕێ وەکۆی کە خۆی تەحەدای کردووە گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی بەڕێزیان لە ستۆدیۆ میوانە. بەڕێز بەرواری بەخێر هاتی، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. سەرەتا با لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم، بزانم ئێوە وەکو شرۆڤەکارێکی سیاسی چاوەڕێی چی لە کابینەکەی سوودانی دەکەن؟ بەێ زۆر سپاس بۆم دەرفەتە سلااو ڕێز بۆ خوشک برایانی بینار. بەڕاستی من ئەگەر تماشەیەکەم هیچ شتێکی زیاتر لە ئەوەی کە چاوەڕوان ئەکرا لە کابینەکەی عادل عەبدولمەهدی و کازمی ناکەم. ئەم حکوومەتە هەمان بەو شێوەیە هاتووە لە سیستەمی پەرلەمانتاری بەهێزی و هەبوونی دەرفەتی سەرکەوتنی سەرۆک وەزیران لەوەدا دێت کە ئەو سەرۆکی گەورەترین کوتلەبی لەناو پەرلەمان و دوایی ئەوانەی کە هاوپەیمانیەکە دروست دەکەن بۆ ئەوەی ئەگەر 50% نەبیت حکوومەت پێکینن 2-3 لایەن زیاتر نەبیت. ئێمە لە دنیا دوو نمونە هەیە، دوو نمونەی ئیسرائیل و ئیتالیا کە لەوێش زیاتر لە 5-6-7 لایەن بەشدار ئەبوون لە پێکینانی حکوومەت هەمیشە پاش ساڵێک پاگری و ساڵ حکوومەتەکە یەک کەس کافیە دەرچیت. واتام حکوومەتەش هاوشێوەی حکوومەتەکانی دیکابێت هاوشێوە نەبێت بەدەردی کازمیە ڕات کەویش خاوەنی گەورەترین کوتلە بووە لە پەرلەمان. ئەم حکوومەتە خەڵەوازەکانی لێرەدان ئەوەلەن وەزیرەکان ئەو خۆی هەڵنابژێریت، ئەو لایەنانەی وەزارەتەکە پێک دێنن خەڵکی بۆ کاندید دەکەن. ڕاستە ممکنە دوو کەسی بۆ کاندید کە یەکێکی قبول بکەم، بەڵام ئەمە ئەو کابینە نییە و بۆ خۆی. یعنی تۆڵی وەزیرەکان فەرز کراوە بەسەریا؟ طبیعەتەکە وایە ئەو کاندیدی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتە، لەوێ حیزبەکان لەو گەورەترن بەهێزترن ژمارەی کورسیەکانی هەنەوە پەرلەمان گەورەترەوە تا ئەم تێبینیەی من دژی شخصی ئەو نییە، هەر کامیان بێت سەر وەزیران ناچارە ملکەچی ئەو لایەنانەی بە ئەو بەهێزترن بیت تاکو ئیشەکە بڕێوە بەد. یعنی مەسەن زۆر باسی گەندەلی کرد، ئەمانەی ئەوانی ئەویان داناوە سێ چارێکیان گەندەلەکانن، هەر هەنگاوێک بکەت ئەی ڕوخێنن. واتە ئەم وەزیرانی کە ئێستا لە کابینەکەی سوودانی دەست بەکار بوون ئەمانە بەشێکن لە گەندەڵکاران؟ خۆی ئەزانی چۆنە ئەمە بەردەوامبوونی شێوازە شکست خواروەی سیستەمی سیاسیە لە 2007ەوە بێت تەک و ئیستا کە بوو بەهۆی ئەوەی شەقام ڕاپەڕی ژیان بوو هۆی ئەوەی کە دەنگدەر پشتی لێ بکەت. و من بەڕاشکاوانە ئەلێم ئەمە شێوەی بیرکردنی دەوڵەتی یاسایە وەکەنو هیچ ڕووی نەداوە لە پاش 2019 و کە خەڵک چاوەڕوانە ئەم حکوومەتە زوو بۆیە پێویستیمان بە حکوومەتێکی کامل دەسەڵات هەیە تاکو بودجەت پێشکەشکرد، چکو لە سەری ساڵ ئەگەر بودجەی نەبیت ناتوانێت حکوومەت پارە سەرف بکات. بۆی ئەو دووەم ئیشە سەرەکیەکەی ئامادەکاری بکەت بۆ هەڵبژاردننی تازە، ئیتر پێویستە بە گۆڕینی کۆمسیۆن، پێویستە بە گۆڕینی ئێستا حکوومەتەکەی سوودانی حکوومەتێکی کامل دەسەڵاتە؟ بەڵێ تەبان حکوومەتێکی کامل دەسەڵاتە. خاڵی لاوازی زیاترەیە خاڵی بەهێزی؟ ئەم خاڵانەی وتم خاڵی لاوازن. ئەی خاڵە بەهێزەکانی چییە؟ من نابینم کەواتە خاڵی لاوازی زیاترە. بەڵێ تەبان لێستۆ چاوەڕێی شکستەکەن لەو حکوومەتە؟ من تەسەوەرەکەم دوسێ مانگی تر خەڵک ممکنە چاوەڕوان بێت، بەڵام لە ئەخیرەوە نە ئەو پێی ئەکرێ گەندەلیەکە ڕاگریت چکو ناهێلن ئەوانەی ئەویان داناوە، نە ئەو دەسەڵاتی ئەوەی هەبیت بەڕەهایی بتوانیت هەنگاو ئەسەن کازمی هەندێک هەنگاوی کرد خەڵک باوەڕی ناکرد ئەی کرد، ئەمە ئەوش ناتوانیت و خەڵکە ئێوە هەڵبژاردن بکات. ئەم بەرنامەی پێشکەشی کردووە نەبوو بۆ یەک کابینە، بۆ سێ کابینەش بەش ناکرد. ڕاستە قسەکانی عام بوون، گشتی بوون و درژم بوون زیاتر. ئەسەن خاڵەکانی ڕێککەوتنەکە زۆر ڕێک و پێکتر بوون، ڕێککەوتنەکە هەندە شتی عملی تێدا بوو. ئەمەی لای من سەیرە ڕێککەوتنی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە ئێمەش بەشدار بوون تێدا دەستی خستووە سەر زۆربەی زۆری کێشەکان و هەنگاوی کردداری تێدایە. حکوومەتێک کە پێک بهێت لەسەر بنەمای ئەم ڕێککەوتنە دەبووە خاڵەکانی ڕێککەوتن و بە زیاد لەناو بەرنامە بیت، کەچی گرنگترین خاڵەکانی ناو ڕێککەوتن لەناو بەرنامە نییە. بۆ نمونە ئەوەی لەسەر کوردستان بە دوور و درێژی چەند خاڵ دانراوە، ئەمانەی خاڵی شوانی باسی کردستان لە بەرنامەی حکوومەت نییە. لە لاپەرە 8 سەفحە خاڵی بیستام ئەلێت ئێمە ئەم حکوومەتە
تێڕوانینێک و بەڵام پرۆژەیەکمان خەلیشوانی دەبێت. وتی دەنگی پێدراوە و باز لەوە شەکاڵە لەمەوەی مانگێکە لیژنەیەک دەست بەکارە بێتەوانەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 ینی خاڵی تریشی باس کرد کە ئەمانە هەمووی دەنگی پێدراوە ڕێککەوتنەکە نا ڕاست ناکرد ماڕێزم بۆی ئەمانە هەمووی خاڵن لە ناو ڕێککەوتنەکە هەبوون لە ناو منهاجەکە نین. کەواتە کورد دەستی بەتاڵە ئێستا؟ نا بەتاڵ نییە کورد بەتاڵ نییە. ئەمە دوو بۆچوون هەیە بۆچوونێک هەیە ئەلێت چکو لە منهاجەکە ئەگەر من لامە 21 لاپەرە ئەم قسەی گشتیە لە لاپەرە 22 نیوەی ڕێککەوتنەکە بڵاو کراوە بەڵام نووسراوە وەرەقەت البەرنامەج الوەزاری واتە ڕێککەوتن نامەکە ئەلێت ئەمە دەبی بچیتە ناو بەرنامەی وەزارە بۆچوونێکی بسپۆران هەیە پرسیمە من چۆنکە پێش بێمێرە ئەلێن مادەم دەنگ درا لەسەر هەموو بەرنامەکە ڕێککەوتنەکەش شەرعیەتی پێدرا بۆچوونی تر هەیە ئەلێت نەخێ بەرنامەی حکوومە بەشی یەکەمە باش ئەو خاڵانەی کە ئێستا باس کران هەمووی باسەکەن ئەمەی تێدایە هەمووی لە ڕێککەوتنەکەنە وتم بۆچوونی دووەم ئەلێت مادەم ئەمانە لە بەرنامەی حکوومەت نین سوبینی بە ئاسانی حکوومەت دەتوانێت بلێت من بەڵام بەڕێز بەرواری دکتۆر شاخەوانی ژێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتی ئەوەی کە لە ڕێککەوتنەکەیە هەیە لە بەرنامەی کاری پەرلەمانە دەنگی لەسەر دراوە یعنی ئەو وەرەقەی کە ڕێککەوتنەکەی لەسەر کراوە ئەمە دەنگی لە چ پاساوێکەیە بووی ئەمانە جێبەجێ نەکرێت زۆر ئەمە وەکو وتم ڕایەک هەیە ئەلێت ئەوە مادەم دەنگی لێ پێدراوەتە ئەوەش ملزەمە بۆ حکوومەت ڕەیی ترێت نەخێ تەنها بەرنامەی حکوومەت ملزەمە حکوومەت دەتوانێت ڕێیان بەهێزە من ئەلێم ئەتوانن زۆر بە ئاسانی وەکو کێنە ئەوانەی لە پشت سودانی وەکو جارانش کە ڕێککەوتنمان لەگەریان ناکرد من ڕێی منی شخصی ئەو هی دووەم بەهێزترە سوبینی جێبەجێ نەکرد مەسەڵەن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ڕێککەوتن هەیە لەوێ نییە دەستپێکردن بە جێبەجێکردن ڕێککەوتنی شنگار تێدا نییە خاڵەکانی پەیوەند بە هەرێم باسی پاساو هەیە بۆ جێبەجێ نەکردن پاساو هەیە و تەقیەی شیعەش طبعاً هەمومان ئەزانین زۆر بە لە کاتێکدا هەموو ئەمانە پەسەند کراوە لە کۆبوونەوەی پەرلەماندا بە قسەی خالیشوانی وەزیری داد کە ئێستا جۆمان لێبوو بڵێ ئەو وەرەقەیە گوتم ئەو وەرەقەی لە 29 لاپەرە پێک هاتووە پەسەند کراوە بەس جارێکی تر ئەلێم پاساو هەیە لە لاپەرە 22 نیوەی ڕێککەوتنەکە بڵاو بووە ئەو خاڵانەی لە ناو ڕێککەوتنەکە لە ناو بەرنامەکە نین باش کەواتە بەڕێز بەرواری بەپێی ئەم خوێندنەوەی تۆ بێ پەیوەندەکانی هەولێر و بەغدا هەروە بە ئاڵۆزیە مێنێتەوانێ ئاسوی چارەسەرکردن نییە ئەسانی چۆنە ئێمە من هەمیشە لە هەموو مناسبە ئەلێم قسەیەکی سەرۆک بارزانی هەیە کە لێ ئەپرسن ئێوە چۆنن مشکلتان لەگەر فلان هەیە ئەلێت ئێمە کێشەمە لەگەر عقلیەتە تا ئەو عقلیەتە نەگۆڕدرێ کێشەکان بەردەوام ببن عقلیەتێک کە عێراق ببینیت وەکو عێراق دەوڵەتی مرکزیە و ئیتر هەمووی ملکەچین و هەرێم وەکو پارێزگایەک ئەبینیت و ئیجا بیری شۆڤینی و غێری ئاو ئەم عقلیەتە تو جوانترین بەرنامە و جوانترین بلێن ئیمزا بکەین لەگەریان مادەم عقلیەتەکە نەگۆڕاوە فەیدەی نییە من ڕێژەی نەگۆڕە لە بەرامبەر کوردستان من تەسەوڕەکەم ڕابردوو بەداخەوە هیچ ئومێدێکی بە ئێمە نەداوە کە گۆڕانکاریە نەخێچکو هەمان تاسە و نسل حەمام یعنی کێنە ئەوانەی ئێستا حکومەتیان پێکێنە سوودانیان کردە سەر و کۆمان ئەی کورد چییە کا لەوێ بەڕێز بەرواری کورد قەدەری کوردە تا ئەو ڕۆژە نەهێت کە لە توانامان بیت مافی خۆمان وەرگین دەوڵەتی خۆمان دانین ئێمە قەدەرمان گرێداینە بە عێراق ئێمە تاقیمان کرد لە حکوومەت بووین باشترین پۆست و بەقوترین پۆستشمان هەبوو میزانە ئێمەیان بری هەرشەی ئێفشازیان لەگەر ئێمە کرد بۆیە من تەسەوڕەکەم کورد سەرکردایەتی کورد هەنگاو بیرکردنەکەی درستە و ڕاستە کە ئێمە بەشدار بین لە حکوومەتەکان باشترە لەوەی بەشدار نەبین ئێستا کورد لە عێراق شەڕی مافەکە شەڕی دەستکەوتەکە یا شەڕی کورسیەکە شەڕی پلە و پۆستەکە کورد جیاوازەت سوالێکی ئەول منەکەی وەکاتی جیاوازیەکەی لە چیە جیاوازیەکەی هەندە کورد هەیە بۆچوونێکی هەیە هەندە کورد بۆچوونی ترە واتاتێ بڵێ کورد لەوێ دابش بووە بەسەر دووبەرەیە کورد لە کۆمەڵگای خۆیش دابش بووە من باسی پارتی ئەەکەم پارتی و ئەو منەڵم کورد بە سەوز و سوور و شین و مۆرۆ لە عێراق بەبەستم ئەوەیە یەک بچوون نین یەک هەلوێست نییە تاکو بتوانم هەلوێستێک بەناوی هەموویان بکەن بەڵام کورد پێویستە لە بەغدا خەبات بکەت بۆ ئەوەی دستور پێگیری بە دستور بکرێ هەموو ئەوەی ناوی
خاڵی ناکۆکی بینی بەغدا و هەولێر هەمووی ئەوە هاتووە چونکە حکوومەتەکانی یەک لە دووە یەک پامەد نەبوومە دستور مادە 140 تێدایە دستور زۆر بە ئاسانی کێشەی نەوت و موچەی حەل کردووە بۆ 121 دوام مادەی دستور ئەلێت ڕێژەیەکی عادلانە دادپەروەردانەی داهاتی ئیتحادی دابەشەکرێ لەسەر هەرێمەکان و پارێزگاکانی نەڕێک خراو بە لە هەرێم بەپێی ڕێژەی دوکان ئۆکێ واتە حکوومەتی ئیتحادی پێویستە لەسەری 14 تا 15% میزانیەکە بۆ ئەمە بنێریت دوام ئەگەر هاتو ئێمە نەوت مەسەرەن زێرەکەن ئەگەر پارەمان نەنارد لە مادەی 27 پێنجەم برگەی پێنجەم لە یاسای بەڕێوەبردننی دارایی لە عێراق ئەلێت ئەو پارێزگا و هەرێمانە ئەوانەی کە دوا ئەکەون لە ڕادەستکردنی داهاتی ناوت زەرەرەکە واتە فەرق پارەکە ئەبردرێت لە بەشەکەیان بینی هیوادارم بەڕێدرانی ئێمە چنە بەغدام فازات بکەن ئەمە بە هەند وەربگرن چارەسەرکیەکە چۆنە بە عێراقیەکان بلێکا کە تو التزامی خۆت بنێ حستەکە بنێرە من پارەکەم چەندە لە نەوت حسابی کەم لەگەر تو لە من ببرە عێراق چی ئەکات هەردوو پێکەوە گرێدەت ئەیکەتە سزا بەداخەوەش لە سێ خۆلی ڕابردووی پەرلەمان کورد زۆر پێگیر بوولەوەی مادەی 10 و 11 لەناو بجەبیت کەچی ئەگەر تماشەی مادەی 10 و 11 بکەی سزایە لەسەر کوردستان ئەگەر کوردستان پارەکە ڕادست نەکرد ئێمە ئەیبرین نالێت پارەکە بەشەکەی لێ ئەبرین واتە کورد بۆ خۆی شەریکە لەوەی کە ئێستا لە بەرامبەری ئاکرێت نا من گوناحە کوردوای لێ بکەن ئەوی تر تۆڵی ئەو مادەی کە چسپاندوێتی ئەمە سزای زیاتر بۆ لە ناچاریە شێوازەکە من ئیدعای ئەوە کەم کاتی ئەوە هاتووە شێوازی مامەلەکردنی ئێمە لەگەر بەغدا لەسەر مەوزوعی بودجە و نەوت بگۆڕین جارێ هەوڵ بدەین عێراقیەکان قانعکەن ئەمە هەردوو بابەتە بەیەکەوە گرێ نەدەن زۆر باشە با ئەمە دوا پرسیار بێ بەڕێز بەرواری چاوەڕێەکەن تەمەنی کابینەکەی سوودانی چەند بێت یەک سەرکەوتنی هەر کابینەیەک لەسەر ئەوە ئەمینیت داخوازیەکانی شەقام چەند جێبەجێ ئەکات گەندەلی هەیە پێی ناکرێت گەندەلی ڕاگریت چەکی دەبەدەستی خەلک لە دەرەوەی دەسەڵاتی دەولەت هەیە پابندبوون بە دەولەتی ئەقلیمی هەیە دزی و گەندەلی وای کردووە نەکە هەرەوە هەبیتنە ئەو هەبیتنە دامەزراندن هەبیت ئەمانە کە پێی ناکرێ ئەم حکومەتە خەلک لێ قبول ناکات بۆیە من تەسەوڕەکەم بە تایبەتی ئەم جارە داخوازیەکانی سەدر و داخوازیەکانی تشرینیەکان خەریکە یەکتر ئەگرن ئەم هێزە بە قووەتە تەسەوڕەکان تەمەنی کورتە بێت بۆ ئەبینم بەڕێز عەبدولسەلام بەرواری شرۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان